شەڕ و پێکدادان لە نێوان شەڕڤانان و هێزەکانی ڕژێمی بەعسی سووریا لە حەسەکە بەردەوامی هەیە و وەزارەتی بەرگریی ئەمریکا هۆشداری دەداتە ڕژێمەکەی ئەسەد. ئاژانسی هەواڵی هاواری نزیک لە یەکینەکانی پاراستنی گەلیە پەگەڕایگەیان لە گەڕەکی نەشۆی ڕۆژهەڵات و گوێڕانی شاری حەسەکە شەڕ و ڕووبەڕووبوونەوە لە نێوان شەڕڤانان و سوپای بەعسی سووریا و حیزبوڵای لوبنان بەردەوامی هەیە. ئەوکات فڕۆکە جەنگیەکانی ڕژێم چەند جارێک بۆردومانی ناوچە جێجەکانی شارەکەیان کردو و بۆ هۆی شۆژمارێکی زۆر لە هاوڵاتیانی سنوورەکە ئاوارە بوون. بەپێی ئاژانسی ئاوار هێزەکانی ڕژێمی ئەسەد تۆپبارانی ناوچە قەرەباڵغەکانی حەسەکە دەکەن بۆ هۆی شۆژمارەیەک هاوڵاتی سڤیل بوونەتە قوربانی. هاوکات وەزارەتی بەرگریی ئەمریکا لە ئازاری وتەبێژەکەیەوە هۆشداری دەداتە حکومەتی دیمەشق و ڕێگەێنێت هێرشە ئاسمانەکان ڕژێمی سووریا لە نزیکی شاری حەسەکە هێزەکانی هاوپەیمانان دەخاتە مەترسیەوە، بۆیە بۆ ڕژێمی ئەو وڵاتەوە باشترە کە نەچێتە شەڕی هاوپەیمانان یان هاوبەشەکانیانەوە. جێف دەیڤس وتەبێژی وەزارەتی بەرگریی ئەمریکا لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕێگەیان کاتێ فڕۆکەکانی ئەمریکا گەیشتونەتە ئاسمانی دەوروبەری حەسەکە فڕۆکەکانی ڕژێمی بەشار ئەسەد ناوچەکان بەجێهێشتووە. ئاشکراشی کرد هیچ سەربازێکی هێزی هۆپڕاسیۆنە تایبەتەکانی ئەمریکا بریندار نەبوون و ئەوان بەرگری لە سەلامەتی هێزەکانیان دەکەن. وتەبێژەکەی وەزارەتی بەرگریی ئەمریکا دووپاتیشی کردەوە وا باشترە بۆ ڕژێمی سووریا نەچێتە شەڕی هاوپەیمانان یان هاوبەشەکانمانەوە. سەرەڕای هۆشداری و ئاگادارکردنەوەکانی ئەمریکا لە دژی هەر بۆردومانێکی نوێی ئەو فڕۆکە کە ڕەنگە گیانی ڕاوێژکارە سەربازەکانی ئەو وڵاتە بخاتە مەترسیەوە فڕۆکە جەنگیەکانی سووریا سەلەبایانی ڕۆژی شەممە جارێکی دیکە بەسەر شاری حەسەکەدا سوڕانەوە. پێگەی تەلەگرافی بەریتانیاش لە زاری ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤی سووریاوە بڵاوی کردوێتەوە لە سەرلەبانی ڕۆژی شەممە و بە درێژایی شەوی پێشووتر فڕۆکە جەنگیەکانی ڕژێمی سووریا بە ئاسمانی شاری حەسەکەوە بوون. ئەمەش لە کاتێکدا هەردوو لایەنی یەپەگە و سوپای سووریا با تۆپ و چەکی قورسدا شەوی ڕابردوو بۆمبارانی یەکتریان کردووە. ئەوکات ئەنجومەنی سووریای دیموکرات لە ڕاگەندراوێکیدا سەبارەت بە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی شاری حەسەکە ڕاگەندراوێکی بڵاو کردە و تورکیا و کۆماری ئیسلامی ئێرانی تۆمەتبار کرد بە پیلانگێڕی لە دژی ڕۆژاوای کوردستان و هێرشەکانی سەرشاری حەسەکەشی بە پیلانێکی قەزەونی وڵاتە دایە قەڵم. هەروەها ئەنجومەنی سووریای دیموکرات دەژڵێت ئێران و تورکیا لەگەڵ ئەوەی ناکۆکی قوڵ و درێژخایەنیان هەیە بەڵام دژ بەگەلی کوردیەکیان گرت و هەوڵ دەدەن ڕێکری بکەن لە پێکهاتنی سووریایەکی دیموکراتیک. لە دوای ڕاگەندراوەکەی ئەنجومەنی سووریای دیموکرات لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵە بیانیەکان بیناڵی هەڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا ڕایگەیان لە 6 مانگی داهاتوودا تورکیا ڕۆڵی ئاکتیڤی دەبێت لە بابەتی سووریادا و ڕێگە بە دابەشبوونی ئەتنیکی لە سووریا نادات. بەڵای چاودێران گۆڕانی هەڵوێستی تورکیا لە هەمبەر سووریا و چارەنووسی بەشار ئەسەد دەگەڕێتەوە بۆ پێکهێنانی هاوپەیمانێتیەکی نوێ لە ناوچەکەدا کارێک لە ئێران و تورکیا و رووسیا و سووریای لە ژێر یەک چەتری بەرژەوەندیدا کۆ کردوێتەوە و پێشبینیش دەکرێت ئەزموونی ڕۆژاوای باشووری کوردستان بخاتە بەردەم هەڕەشەوە.